سۆران محمود لە سلێمانیەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆی ماچی بەردەڕەشەکەی کردووە و سوزدەی لەسەر بردووە. ئەی کەواتە بۆچی بۆ ئێمە دروست نەبێت سوزدە لەسەر گۆڕەکان بەرین یان خاک و خۆڵەکەی ماچ بکەین؟ زۆر سوپاس. بارك الله فيك. ئێمە دەڵێن براکەم کە سەیری ژیانی پێغەمبەری خواکەن عەلەیهی سەڵات وسەلام غەیری ئەو بەردەڕەشە نەهاتووە، حتا کەعبەش دیوارەکانی کەعبەی ماچ نەکردووە، ڕوکنی یەمانی ماچ نەکردووە، پەردەی کەعبەی ماچ نەکردووە و مەسجد الحەرام دیوار و خاک و خۆڵەکەی ماچ نەکردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. جگە لەو بەردەڕەشە کە ئەوەش بە وەحی خوای پەروەردگارە، بە ئەمری خوای پەروەردگارە کە مبارەکە و زانایان دەفەرمون لە بەهەشتەوە هاتووەدا بەزیوە. ئەمە جیاوازە براکەم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سوزدەی لەسەر بەردەکە نەبردووە بۆ بەردەکە، سوزدەی لەسەر بەردەکە بردووە بۆ خوا. یعنی سوزدەکە کەس کە بەس دەموچاوی لەسەر داناوە، نەک وەڵادەنا شوێنیەوە نییە تۆ سوزدەی لەسەر بەری، دەموچاوی لەسەر داناوە بە نیەتی چی براکەم؟ سوزدە بۆ خوا، نەک سوزدە بۆ بەردەکە. کەواتە ئێمە چۆن عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای گەورەی لێبێ فەرمووی والله أعلم أنك حجر لا تضر ولا تنفع ولولا أني رأيت رسول الله صلى الله عليه وسلم قبلك ما قبلتك. والله من دەزانم تۆ بەردێکی نە سوود دەگەیەنی بە کەس و نەزەرێژ لە کەس دەدەیەوە، هیچی لە دەسەڵات نییە، هەموو شتێک بەدەست خوایە. و ئەگەر پێغەمبەرم نەبینی بە عەلەیهی سەڵات وسەلام ماچی کردووی من ماچم نەدەکردیت. کەواتە ماچکردنی بەردەڕەشەکە وەثەنیەت و بتپەرستی و خۆڵپەرستی و خاکپەرستی و قەبرپەرستی نییە. ئەمە بە بەرەکەتێکە کە خوای پەروەردگار دای بەزاندووە ئینسان دەستی لێدایە ماچیکە گوناهەکانی دەوەرێت. بەڵام لەگەڵ ئەوەدا تەماشا دەکەین شوێنەکانی تری حەجەر الئەسوەد نەهاتووە تۆ ماچی کەیت. کەواتە بۆمان نی ئێمە بین قیاسی شتێک کەین کە بەڵگەی لەسەر نییە لەسەر شتێک کە بەڵگەی لەسەرە لە بابی تەعەبوداتدا، لە بابی تەعەبودات و خواپەرستیدا. کەواتە من وەڵا بەردێکی تر دەدۆزمەوە منیش ماچی دەکەم، دەڵێمەوە بەردەژۆک و بەردەڕەشەکە. ئەمە نابێت، جەهالەتە. یا من بچم سوزدە لەسەر قەبرێک بەرم یا سوزدە بۆ مرۆڤێک بەرم بڵێم وەڵا کەواتە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم سوزدەی لەسەر بەردەڕەشەکە بردووە، منیش سوزدە بۆ ئەوە دەبم یا لەسەر ئەو قەبرە. ئەمە شیرکە براکەم، نابێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بۆ ئەو هاتووە کە ئەو کارە نەکرێ و فەرموویەتی اللهم لا تجعل قبري وثنا يعبد. خوایە قەبرەکەم نەکرێتە وەثەنێک و بتێک و بپەرسترێت. ئەمە بتپەرستی ئەوەی کە خەڵک دەیکا قەبرپەرستی و گۆڕپەرستیە نابێت، دروست نییە. بارەکە الله فیک.